ئەو وتانەی کە وترێتەوە بوو ئەوەیە کە زیاتر دەنگیان بەلایەنە پەیوەندیدارەکان بگەێنن. من مامۆستایەکم لەگەڵە کە ئەندامی ڕێکخراوێکیتی مامۆستایانە ئەوێ وەڵامێک بۆ وەزیری پەروەردە بنێرێ کە ڕایگەیاندبوو مامۆستایان پێویستە کۆتایی بەم خۆپیشاندانە بێن. مامۆستام کاتت باشەکە پێمان بڵێ چی ئەڵێی بە وەزیر کە وەک تۆ لە ڕێکخراوێکی مامۆستایانی شەکەی؟ وەکو مامۆستایەک منەمێ ئەو پەیامە بە بەڕێز وەزیری پەروەردە بگەێنم بەداخەوە ئەبوو وەزیری پەروەردە ئەم شەو لەگەڵ مەعاناتی مامۆستا بووایە با هاتە سەر شەقامەکان وەڵامێکی بۆ پێ بووایە. من لێرە بە بەڕێز وەزیری پەروەردە ئاڵێم مامۆستایان موچەی بن دیواریان نییە، موچەی عەقید و نەقیبی لە مەڵبەندەکانیان نییە، بەردەوام مانگانە سێ موچە وەرگرن. ئەوە مامۆستایان چاوەڕێی موچەی چوارمانگن. بۆیە داوا لە بەڕێز وەزیری پەروەردەکەم داوای لێبوردن بکە ئەگەر نا ئێمە بەردەوامە بین نەک بۆ یەک موچە بۆ موچەکانی داهاتووتریش. ئەوەی کە ئێمە چاوەڕێ بووین لە وەزیری پەروەردە تەسریح بە ئەمە بە خێزانی خۆی بزانێ بڵێ من حەقم لەگەڵیانایە بچێ دەست بخاتە حەقیبەی وەزیری سامانە سروشتەکانی ڕەفیقەکەیەوە پارە دەربێنێ کە کەس نازانێت لە شوێ بۆ مامۆستانی سەرفکە. بەڵام بەداخەوە ئەم شەو هەڕەشەیە کرد بەوەی کە ئەمە کۆتایی پێبێ ئێمە لەگەڵ بایکۆتانین. من ئەوەی پێڵێم بەداخەوە یعنی ئەمەە ئەبوایە قسەی وەزیر بێ و ئەو مژدەیەش ئێم بە ئەو کە زۆری پێ ناخۆشە ئەم ڕاپەڕینە لە دەڤەری هەولێر لە بادینان سەری هەڵداوە. تۆ لە ڕێکخراوێکی مامۆستایانی شەکەی داکۆکی لە حەقی مامۆستایانەکەی، بەڵام لە نێو ڕێکخراوەکەدا تەنها تۆ بینی لێرە ئەو بەرپرس و ئەندامانی ڕێکخراوی تر داکۆکی لە ماخفی مامۆستاکەن وا لێرە نین یاخود لە ڕێگایکی ترۆ کار بۆ. بەداخەوە هەڵوێستێک دەربراوە لەوەی تا پێنجشەممە کە بایکۆتی ناوەندەکانی خوێندن بکرێت. بەڵام ئەبوایە هەز ڕێکخراوێک لایەنە پەیوەندیدارەکان خۆیان بهاتنایەتە سەر شەقام پێش مامۆستایان کە ئەمە خۆڕسکانە هاتوونەتە سەر شەقام هەڵوێستیان دەربڕێە. بۆیە بۆ جوابی پرسیارەکەی جەنابەت هەژمونی حیزبی بەسەر هەموو مؤسسەکانی ئەم وڵاتە لە ناویشانە یەکێتی مامۆستایانی کوردستانە بیانێ برادەری عاز وەرگرن ئەنجا بێنە سەر شەقام. لەو ڕێکخراوەی لە کاتێکا ئەم مامۆستانە مەخسەڵەکە زۆریانە کردەوە ڕێکخراوێکیتی مامۆستای ئێمە بوونمان لەوێ ئەگەر لە ساڵ 5 گۆڕانکاریمان تیا کردبێت لەو ڕێکخراوە بە شانازیە زانین و بە نوێنەرایەتی ئەو خەڵکە هاتوونەتە ئێرە ئەوەش بە شانازیێن داوا لەو خەڵکە ژەکەین بێنە سەر شەقام پشگیری مامۆستایان بکەن. ئێمە بە هەر ڕەنگێک و بە هەر شتێکەوە هاتبین بۆ پشگیری مامۆستایان هاتوون کە خۆرسکان هاتوونەتە سەر شەقامەکان. شوان دیارە کۆبوونەوەکەی